کامێرایەک دیمەنی پیاوێک تۆمار دەکات کە چاوێکی خۆی لەدەستداوە لە بەرامبەریشی پیاوێکی ترە کە زمانی دەبڕدرێت و لە بەردەمیدا دەکەوێتە سەرزەوی. ژنێکی شۆخ و شەنگیش ڕای دەگەێنێت کە خەڵاتی قۆناغی داهاتوو 10 ملیۆن دۆلارە. پیاوە بریندارەکە دەپاڕێتەوە کە یاریەکە ڕاوەستێنێت، بەڵام ئەو ژنە بە هیچ شێوەیەک داواکەی قبول ناکات. لەو کاتەی دوو پاسەوان کە سوکاری ئەو دوو پیاوە دەهێنن، ژنەکە دەست ئەکات بە ڕوونکردنەوەی یاساکان. ئەگەر یەکێک لە یاریکەرانی یاریەکە دوگمەی سوور لێبدات، هەردووکیان چاوی خۆیان لەدەست ئەدەن. بەڵام ئەگەر دوگمە شینەکە هەڵبژێرن، خۆیان و یەکێک لە کەسوکارەکەیان ڕزگاریان دەبێت. بەڵام لەبری ئەوە یەکێک لە ئەندامانی خێزانی هاوڕێکەیان دەکوژرێت. لە هەمووی خراپتر، ئەگەر هەردووکیان دوگمەی شین لێبدەن، کە سوکارەکەیان دەکوژرێن. لە کۆتاییدا هەردووکیان دوگمەشینەکە هەڵدەبژێرن و پاسەوانەکان یەکسەر هەردوو کە سوکارەکەیان دەکوژن. لەم کاتەدا جوود بەدنیازە لەگەڵ خێزانەکەیدا بۆ دوورگەیەک گەشت بکەن و هەموو هاوڕێکانی لەگەڵ خۆیدا هێناوە. لە پاسەکەدا کەیت وا دەزانێت کە هاوسەرەکەی ئەندی بەدزیەوە دەیەوێت نامەیەک بنێرێت و پێی وایە ڕەنگە جارێکی تر دەیەوێ خیانەتی لێ بکات. بەڵام ئەندی دەڵێت تەنها دەیەوێت بە دوای چێشخانەیەکی باشدا بگەڕێت. کاتێک دەگەنە بێلاکەیان، جوود نامەیەکی تێدا ئەدۆزێتەوە کە تێیدا بانگێشت کراوە بۆ کۆبوونەوەیکی تایبەت تاوەکو بەشداری تێدا بکات. هەر لە هەمان کاتدا خۆشەویستەکەی کە هێدێری ناوە لەبارەی پارەی ئەو پرۆژەی کە بڕیارە بەدەستی بێنێت بەردەوام پرسیاری لێ دەکات و جوود پێی دەڵێت چەند مانگێکی تر بەدەستی دێنێت. دواتر کەیت دەبینین کە دەرمانەکانی فڕێئەدات و بە ئەندی دەڵێت کە چیتر هیچ شتێک هەستی ناگۆڕێت، چیتر متمانەی بە ئەو نییە. بەڵام ئەندی سوێن دەخوات جارێکی تر درۆی لەگەڵ نەکات. بۆ بەیانی ڕۆژی دواتر ئەندی سوپاسی جوود دەکات کە باوکی بانگێش کردووە، چونکە دوای مردنی دایکی پێویستی بە جەوگۆڕینێکی باش هەیە. بەڵام سەری سوڕماوە کە بۆچی هێنری برای جوود لێرەیە، چونکە زۆر حەزی بە تێکەڵی ئەو نییە. جوود ڕوونی دەکاتەوە کە خەرزاری هێنریە و داوا لە ئەندی دەکات لای خێزانەکەی باسی نەکات. دواتر جوود داوای لێ دەکات پێکەوە بچن بۆ کۆبوونەوە نهێنیەکە. کاتێک دەگەنە بینای کۆبوونەوەکە، شوێنێکی گەورەی بێوێنەیە. تێیدا دەبینین کە کۆمەڵێک کارمەندی زۆری تێدایە، وەک ڕۆبۆتێک بێجوڵە ڕاوەستاون لە ناکاو ئافرەتێکی سیر کە خۆی وەکو پێشکەشکاری بەرنامەیەک دەناسێنێت دەردەکەوێت و پیرۆزبایی لە جوود دەکات سەبارەت بە سەرکەوتنی لە بەرنامەیەکدا کە یاری تێدا کردووە. جوود ئێستا تێدەگات کە هەموو ئەم یاریە بەشێک بووە لە یاریەکی ترسناک کە ئێستا تێیدا بانگهێشت کراوە، تاوەکو قۆناغێکی تری ئەم یاریە ترسناکە ببڕێت. ئەویش قۆناغێک کە موشتێکی زۆر هەن بڕیارە بینەری بن. بەڵام ئەم یاری یاسایەکی سیر و سەمەرەی هەیە، ئەویش ئەوەیە دەستێکی یاریزانەکان بەسەر مێزێکەوە قوفڵ دەکەن بۆ ئەوی لە نیوەی یاریەکە دەست هەڵنەگرن. ئەندی ترساوە بۆیە دەوێت بڕوات، بەڵام جوود پێی دەڵێت بە قسەم بکە وا باشترە بەشداری یاریەکە بکەین. پێشکەشکارەکە دەڵێت قۆناغی یەکەم یاریەکە زۆر مەترسیدار نییە، ئەگەر نەیانویست بەردەوام بن دەتوانن کۆتایی بە یاریەکە بێنن. بۆ بەیانەکەی تر جوود و ئەندی دەگەڕێنەوە بۆ هەمان شوێنە سەیر و نهێنی ئامێزەکە. پێشکەشکارەکە ئەوان بۆ پشتی بینای باخەکە دەبات، لەو شوێنەی کە پەیکەرێک هەموو شتێک بۆ بینەران تۆمار دەکات. ئەوان لە پشت مێزێکەوە دادەنیشن کە بربەستێکی جیاکەرەوە لە نێوانیاندایە بۆ ئەوی دەستی یەکتر نەبینن. جێبەجەکاری یاریەکە دەست ئەکات بە باسکردنی یاریەکە. سەرەتا دەڵێت ناوی یاریەکە ئێمە یان ئەوانە. یاسا یاریەکە سادەیە، ڕێگەیان پێ ئەدرێت لە نێو چەند داواکاریەک یەکێکیان هەڵبژێرن. ئەویش لە ڕێگەی دەستنان بە دوگمەی شین یان سوور بڕیاری خۆیان ئەدەن کە کام داواکاری هەڵبژێرن. ئەویش لەسەر بنەمایەک کە لە بەرژەوەندی خۆیان پێش هەڵبژاردن بۆ چەند خولەکێک مافی خۆیانە پێکەوە ڕاوێژ بکەن. قۆناغی یەکەم هیچ مەترسیەکی نییە، خەڵاتەکەی 10,000 دۆلارە. ئەگەر هەردووکیان دوگمەی سوور لێ بدەن 10,000 دۆلار وەردەگرن و لە نێوان خۆیاندا دابەشی دەکەن. ئەگەر یەکێکیان شین و ئەوی تریان سووری لێدا، ئەو کەسەی کە شینی هەڵبژاردووە 20,000 دۆلار وەردەگرێت.
ئەوی تریان کە سووری هەڵبژاردووە بەو بڕە پارەیە قەرزار دەبێت. بەڵام ئەگەر هەردووکیان ڕەنگی شین هەڵبژێرن هەرێکیان $10,000 قەرزارە بن. جود و ئەندی هاوڕان لەسەر ئەوەی کە دوگمەی سوور باشترین هەڵبژاردەیە، بەڵام لە ناکاو ئەندی ئەکەوێتە بیری کە هێشتا جود $9,000 قەرزاری هێنری برایەتی، دەترسێت خیانەتی لێ بکات. بۆیە جود لە ئەندی دڵگرانە بێت کە دوای ئەم هەموو ساڵە لە هاوڕێتی نێوانیان چۆن بیری لە ئەو کردوێتەوە. بەڵام کاتێکە تەواو دەبێت هەردووکیان دوگمەی سوور لێدەن، بۆیە هەردووکیان خەڵاتەکە دەبنەوە. جێبەجەکاری بەرنامەکە داوایان لێ دەکات کە موبایلەکەیان بپشکن و پشتڕاستی بکەنەوە کە ئەو پارەیە خراوەتە سەر هەژمارەکەیان یاننا. پاشان بیریان دەخاتەوە کە دەبێت بڕیار بدەن کە واز لە یاریەکە دەهێنن یاننا. ئەگەر بەردەوام بن دەستێکیان بە مێزەکەوە قوفڵ دەبێت. ئەندی دوودڵە دەوێت واز بێنێت، بەڵام کاتێک جود دەزانێت کە قۆناغی داهات و خەڵاتەکەی $100,000 پێداگرتر ئەبێت کە بەردەوام بێت لەسەر یاریەکە. پێشکەشکاری بەرنامەکە کاتێک دەزانێت کە ئەندی هێشتا قەناعەتی نەهێناوە ڕوونی دەکاتەوە کە ئەگەر یاری نەکەن هیچ پارەیەکیش وەرناگرن. چەند خولەکێک دەرفەتیان پێدەدات لەم بارەیەوە دوا قسەی خۆیان پێکەوە بکەن. جود دایکی کۆچ کردووی بیر دەخاتەوە و دەڵێت بەشدار بە ئەم پارەیە دەتوانێت یارمەتی باوکت بدات. دوجار بەم قسانە ئەندی ڕازی دەکات. دواتر ئەندی و جود دێنە سەر مێزەکە و هەر پێنج پەنجەی دەستێکیان ئەخەنە ناو ئامێری سەر مێزەکە و میلەیەکی کانزایی لەسەر دەستیان قوفڵ دەکرێت و بەم شێوەیە قۆڵ بەس دەکرێن بە مێزەکەوە. ئەندی ترساوە، پێی وایە کە بارودۆخەکە لە باشیدا نییە، بەڵام بە پێچەوانەوە جوود چێژ دەبینێت چاوەڕوانی قۆناغەکانی تری یاریەکەیە. دوای ئەوەی پێشکەشکارەکە ڕای دەگەنێت کە ئەم قۆناغە خەڵاتەکەی $100,000 ڕوونی دەکاتەوە کە ئەگەر هەردووکیان دوگمەی سوور هەڵبژێرن ئەوە پارەکە بەسەر خۆیاندا دابەش دەکەن، بەڵام ئەبێ یەکێک لە پەنجەکانیان لەدەست بدەن. جوود و ئەندی تووشی شۆک دەبن، بەڵام پێشکەشکارەکە بێباکانە بەردەوام دەبێت لە ڕوونکردنەوەکانی و دەڵێت ئەگەر یەکێکیان ڕەنگی شین و ئەوی تریان سوور هەڵبژێرێت ئەو کەسەی ڕەنگە شینەکەی هەڵبژاردووە هەموو پارەکە ئەبات و پەنجەی هیچی لێ نایەت. بەڵام ئەو کەسەی کە سووری هەڵبژاردووە هەم قەرزارە بێت و هەم پەنجەیەکی لێدەسەن. بەڵام ئەگەر هەردووکیان ڕەنگە شینەکە هەڵبژێرن لەگەڵ ئەوەی قەرزار دەبن دەستێکیانیش لەدەست ئەدەن. ئەندی لەو پەڕی تووڕەیەوە خەریکە دەتەقێتەوە و دەیەوێت لە یاریەکە دەربچێت، بەڵام دەستی قوفڵ کرا و هیچ ڕێگەیەکی بۆ نەماوە. پێشکەشکارەکە بیری دەخاتەوە کە خۆی ئەم یاسایانەی قبول کردووە. جود هێشتا پێی وایە کە ڕەنگە هەمووی گاڵتە جاڕیان بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بێت، بەڵام ئەندی دەڵێت ئێرە دوورگەی کە کەس نازانێت لەکوێیە کەواتە چاوەڕوانی هەر ڕووداوێک ببە. ئەندی دەپرسێت ئەگەر هیچ دوگمەیەک لێ نەدات چی ڕوەدات؟ پێشکەشکارەکە زۆر بێباکانە دەڵێت کۆتاییدان پێدێت. جود دیسانە هەوڵ دەدات ئەندی ئارام بکاتەوە، بەڵام قسە و باسی نێوانیان دەگاتە ئەوەی بێڕێزی بە یەکتراکەن. پێشکەشکارەکە بیریان دەخاتەوە کە کاتەکەیان خەریکە کۆتایی دێت. ئەندی بەڵێنی ئەوە دەدات بە جود کە هەردووکیان دەست بە دوگمەی سوور ئەنێن، بەڵام کاتێک دەگاتە ساتی بڕیاردان ئەندی دوگمەی سوور هەڵدەبژێرێت و جود بە پێچەوانەی بەڵێنەکەی دوگمەی شین هەڵدەبژێرێت. ئەندی بەو پەڕی تووڕێەوە بەسەریدا هاوار دەکات، بەڵام زۆر درەنگ بووە. پارەکە دەخرێتە سەر هەژماری جود و لە هەمان کاتدا ئامێری سەرمێزەکە پەنجەی ئەندی دەبڕێتەوە. ئەندی لە تاو ئازار هاوار دەکات لە کاتێکدا جود تووشی شۆک بووە و دەیەوێت ئارامی بکاتەوە و پێی دەڵێت پەنجەی خۆی هەڵگرێت، دواتر دەیخەنە ناو ئاوی ساردەوە تا ئەو کاتەی لە نەخۆشخانەیەکدا پەیوەستی بکەنەوە بە دەستیەوە. بەڵام ئەندی کە ئێستا ئەزانێت جود خیانەتی لێ کردووە پەنجەی خۆی بەرەو ڕووی فڕێ ئەدات. جود کە پەشیمانە دەڵێت پێی وا بووە ئەمانە هەمووی قسەی بەلاش و هەلاشن، شتی وا ڕوو نادات. پێشکەشکارەکە بێباکانە بێ ئەوەی گرنگی بە بارودۆخی خراپیان بدات ڕای دەگەێنێت قۆناغی دواتر $500,000 خەڵاتەکەیەتی، بەڵام ئەم جارەیان مەترسیەکان زیاترن. ئێستا جودیش تووڕە بووە، بەڵام بۆ جێشتنی یارێکە هیچ ڕێگەیەکی تریان نییە مەگەر تا کۆتایی بەردەوام بن. دیسانەوە شەڕەقسە و تانە و توانج لێدان لە یەکتری لە نێوانیاندا دەست پێ دەکاتەوە.
ئەندی کە ئێستا یەکێک لە پەنجەکانی لەدەستداوە کاتێک دەزانێت کە جوود هێشتا بیر لە دوگمەشینەکە دەکاتەوە ئاگر دەگرێت و زیاتر تووڕابێت چونکە جوود بە قسەی خۆی پێویستی بەم پارەیە تاوەکو پرۆژەکەی سەربخات. ئەندی هاوار دەکات کە جوود هەرگیز قوربانی بۆ نەداوە بەڵام جوود نهێنێکی کۆن ئاشکرا دەکات. دەڵێت هەر لە سەرەتاوە دەمزانی دایکت شێرپەنجە هەیە 6 مانگ پێش مردنی دایکی پێی وتووە بەڵام داوای لێکردووە لای هیچ کەسێک باسی نەکات. هەوڵم داوە کە دایکت قەنەعەت پێ بێنم کە پێت بڵێم بەڵام دایکت نەیدەویست کە سوکاری بێتاقەت بکات تەنها پێی باش بووە کە ژیانی ئاسایی خۆی بکات. بەڵام ئەندی هەرگیز ئەمە بە فیداکاری نازانێت لەبەر ئەوەی خۆی تەنها 3 هەفتە پێش مردنی دایکی ئاگاداری نەخۆشیەکەی بووە. پێشکەشکارەکە ڕای دەگەێنێت کە کاتیان کۆتایی هاتۆ هەردووکیان دەبێت بڕیاری کۆتایی بدەن هەرچەندە پێکەوە شەڕیان بووە بەڵام هەردووکیان دەست ئەنێن بە دوگمەی سوور. ئەنجامەکە ئەوە دەبێت کە ئەندی پەنجەیەکی تری لەدەست ئەدات و جوودیش یەکەم پەنجەی خۆی لەدەست دەدات. جوود لە تاو ئازار هاوار دەکات و پەنجە بڕاوەکەی دەخاتە ناو گیرفانیەوە. دواتر پێشکەشکارەکە دەڵێت کە پارەکە خراە هەژماری بانکی ئێوەوە بەڵام سەبارەت بەوەی چەند قۆناغێکی تر یارێکە ماوە ڕەتی دەکاتەوە کە باسی بکات. قۆناغی داهات و 1 ملیۆن دۆلار پاداشتەکەیەتی بۆ ئەم جارەیان هێنری برای جوود و سامۆئێل باوکی ئەندی بە کەلەپچەکراوی دەهێنن. ئێستا یاسانیەکان ئەوەیە کە ئەگەر هەردووکیان دوگمەی سوور لێ بدەن پارەکە لە نێوانیاندا دابەش دەکرێت بەڵام کە سوکاریان دەکوژێن. ئەگەر یەکێکیان شین و ئەوی تریان سوور هەڵبژێرێت ئەو کەسەی شینی هەڵبژاردووە هەموو پارەکە دەباتەوە و کە سوکارەکەی ناکوژرێت بەڵام ئەوی تریان کە سووری هەڵبژاردووە قەرزار دەبێت و کە سوکارەکەی دەکوژرێت. ئەگەر هەردووکیان دوگمەی شین هەڵبژێرن هەردووکیان قەرزار دەبن و کە سوکارەکەیان دەکوژێن. جوود و ئەندی لە پێشکەشکارەکە تووڕە دەبن. دواتر جوود دەڵێت کوێربوون باشترە لە مردن. پێشکەشکارەکە ڕێگە ئەدات هەرێکە لە کە سوکاریان قسە بکەن. سامۆئێل تەنها گلەیی لە دۆخەکە دەکات و دەڵێت تۆ تەنها حەزت لە هاوڕێتی و تێکەڵی ئەندیە. ئەندیش دەڵێت ناتوانێت کەسێک کە هێشتا گەنجە کوێری بکات. جوودیش ئەو بۆچوونەی بەدڵە بەڵام ئەندی جارێکی تر هەز بە خیانەت دەکات چونکە واز دەکات کە جوود دەیەوێت دوگمەی سوور هەڵبژێرێت بۆیە دوجار هەردووکیان شین هەڵدەبژێرن چونکە هەردووکیان دەترسان ئەوی تر خیانەتی لێ بکەن. پاسەوانەکان یەکسەر هێنری و سامۆئێل دەکوژن پاشان کەیت و هێدێر بۆ قۆناغی دات و دەهێنن. ئەگەر هەردووکیان دوگمەی سوور هەڵبژێرن ئەوە 5 ملیۆن دۆلار لە نیوانیاندا دابەش دەکرێت و زمانی ژنەکانیان دەبڕدرێتەوە. لێرە ئەندی پێشکەشکارەکە ڕادەوەسێنێت و دەڵێت پێویست ناکات بێڵێت ئێمە یاساکە دەزانین. دواتر داوای لێبوردن لە کەی دەکات کەیتیش دەڵێت ئەوی خۆش دەوێت و دەتوانن کێشەکانیان تێپەڕێن. هێدێریش دەڵێت دووگیانە هەردووکیان بڕیار دەدەن دوگمە سوورەکە هەڵبژێرن بەڵام جوود لە بری دوگمەی سوور دوگمەی شین لێ ئەدات. پارەکە دەخرێتە هەژماری جووتەوە لەو لایشۆ لەبەر چاوەکانی ئەندی کەی دەکوژرێت. ئەندی باوەڕ ناکات کە جوود لە پێناو ئەوەی کە چەند مانگێکە ژنێکی ناسیوە خیانەتی لێ بکات و هەروە جوودیش دەڵێت ئەندی خۆت باشت ئەزانی کە پەیوەندی نێوانتان کۆتایی هاتب. پێشکەشکارەکە دەڵێت چیتر هیچ میوانێکی ترمان نابێت و کاتێک ئەندی دەڵێت هیچ کەسێک لە ژیانیدا نەماوە بەڵام جوود هێشتا خۆی بە هاوڕێی ئەزانێت. ئەندیش بەم شێوەیە وەڵامی ئەداتەوە. قۆناغی داهات و پاداشتەکەی 10 ملیۆن دۆلارە. ئەگەر هەردووکیان دوگمەی سوور هەڵبژێرن پارەکە لە نیوانیان دابەش دەبێت و چاوەکانیان دەسووتێنرێت. ئەگەر هەردووکیان دوگمەی شین هەڵبژێرن پێکەوە دەکوژێن بەڵام ئەگەر کەسێک دوگمەی سوور هەڵبژێرێت هەردووکیان چاوێن دەسووتێنرێت و قەرزارە بن. ئەندی کە ئێستا هیچ شتێکی نییە لە دەستی بدات دەڵێت دەست ئەنێت بە دوگمەشینەکە. جوود تووڕە دەبێت بەڵام ئەندی ئاماژە بەوە دەکات کە باوەڕ ناکات یارێکە ڕێگەیان پێ بدات لی دەربچن. کاتێک کاتەکە تەواو دەبێت هەردووکیان دوگمەی سوور هەڵدەبژێرن. ئەمەش بەو مانایە دێت کە ئەندی جوودی هەڵخەڵەتاندووە تاوەکو ڕێگە لە خیانەتێکی تر بگرێت. لە کاتێکدا پارەکە دەخرێتە سەر هەژمارەکانیان بە میلەیەکی گەرمەوە چاوەکانیان داغ دەکەن و دەیسووتێنن لە تاو ئازار هاواریان لێ بەرزە بێتەوە. کۆتا قۆناغی یارەکە پاداشتەکەی 20 ملیۆن دۆلارە. ئێستا پێویستە جوود و ئەندی پێکەوە ببنە تیمێک و لەگەڵ هێدێر یاری خۆیان بکەن. ئەم جارە هێدر دەتوانێت
لە ڕێگەی کارتی شین و سوورەوە دەنگی خۆی بدات. ئەگەر هەردوو لایەن ڕەنگی سوور هەڵبژێرن پارەکە دابش دەکەن بەڵام چاوێکیان دەسووتێت. ئەگەر ڕەنگی جیاواز هەڵبژێرن ئەوە شینەکە پارەکە وەردەگرێت و سوورەکە دەکوژرێت. ئەگەر هەردووکیان شینەکە هەڵبژێرن هەمویان دەکوژرێن. هەڵبەتە جود و ئەندی دەیانەوێت دوگمەی سوور هەڵبژێرن بەڵام دواتر ئەندی لە تۆڵەی کوشتنی کەیت بیر لە هەڵبژاردننی دوگمەی شین دەکاتەوە تا هێدێر بکوژرێت و هەروە ئاماژە بۆ دەکات کە ناتوانێت متمانە بە کەسێک بکات کە بەم نزیکانە ناسوویەتی و هێدێر بە چاوچنۆک دەزانێت و دەڵێت شوێن پارەکەوتووە. ئەم قسەی ئەندیتان تا کۆتایی ئەم چیرۆکە لەبیر بێت. هێدێر سوێن دەخوات کە ئەو جوودی خۆش دەوێت و کارتی سوور هەڵدەبژێرێت بۆیە ئەندیش ڕازی دەبێت. کاتێک دێتە سەر بڕیاردان دوجار هێدێر خیانەت دەکات و کارتی شین هەڵدەبژێرێت. جوود بەم بڕیاری زۆر بێتاقەتە بێت. هێدێر دەست ئەکات بە بیان و هێنانەوە بەڵام جوود دواتر دەزانێت بەڕاستی هێدێر دووگیان نەبووە بەڵکو ویستوێتی فریوی بدات. دواتر ئەندی و جوود لە پشت مێزەکەوە تەقەیان لێ دەکرێت و دەکوژێن. دوای ماوەیەکی تر یاریەکی تر لە سەرەتاوە دەست پێ دەکاتەوە. دواتر بۆمان ڕوون دەبێتەوە کە هێدێر بۆ خۆی ئێستا پێشکەشکاری یاریەکەی و پێشتر هەموو ستافی ئەم بەرنمەیە یاریەکەیان کردووە. ئەگەر گروپێکی نوێ تا کۆتایی یاریەکە یاری نەکات ئەوە ئەو یاریکەرانەی پێشووتر پارەکەیان بەدەستێناوە پێیان نادرێت. هێدێر زۆر لەوە چاوچنۆکتر بووە کە ئەندی و جوود بیریان لێ کردوێتەوە کە لە پێناو پارەکە تێکەڵی ئەم یاریە ترسناکە بووە و ویستوەتی لەسەر یاریەکە بەردەوام بێت لە پێناو ئەوەی پارەکە بۆ خۆی بمێنێتەوە.